تۆمەتبارێکی دیکەیە. سەرەتای تەمەنی گەنجیەتی. چیرۆکی ژن و مادەی هۆشبەر ئەوەی تێگەیشتم پیاوان ڕۆڵی کاریگەریان هەیە لە فێرکردنی ژناندا. ئەم تۆمەتبارە جگەلەوەی مادەی هۆشبەری بەکارێناوە وە خۆی دەڵێت 4 گەنج دەستدرێژی سێکسی دەکەنە سەر و ئێستا ژنێکی سکپڕە. ناشزانێت منداڵەکەی نێو ڕەحمی کام لەو 4 گەنجە باوچێتی. لێرە بوومە 18 ساڵ. لە سجن بوویتە 18 ساڵ. چەندێکە لێرەیت؟ 5 مانگ. 2000 مانگی 12 بوومە 18 ساڵ. چیت بەکارێنە هێرۆی؟ کریستالەکە. کریستالت بەکارێنە. لەکوێ بەکاردێنە؟ وەڵا ئەویش بە زۆری دایان پێم ناوێ ئەو کەسەش لە سلێمانی لە هەولێر لێرە. بەڵێ. کێ پێدایت چۆن؟ وەڵا لە کافتریایەکی ئیشم دەکرد ناوی بەوەی لەسەر سەتیا. بەڵێ. لەوێ ئیشم دەکرد. چیت دەکرد لە کافتریاکە؟ ئیشم دەکرد وەکو ویتەری. ئێستا خەڵک دێ بۆ کافتریا دەڵێ نەرگیلاکێشم ئەوانە ئیتر منیش داوایەکەم بۆیان و ئەوان شێهێنن. بەڵێ. لەوێ فێری بووم. منی برد بۆ ئەو شوێنەی ناوی عقاریە لە هەولێر ناوی شوێنەکە عقاری بوو. بەڵێ. بردمی بۆ ئەوێ و ئەو تشتەی. برادەرەکەت؟ برادەرم نەبوو. ئەی. هەرە هاتە کافتریا بەس چاوی لەسەر منابوو. بەڵێ. چاوی لەسەر منابوو ئیتر. تەمەنی چەند بوو ئەوە؟ کەمێ گەورەیە وەڵا. تەمەنی هەیە؟ ئەو شوێنی کە بەڕێستانی برد کوێ بوو؟ ماڵ بوو؟ کافتریا بوو؟ لە عقاری بوو کە دای پێم ئەو تشتە. چی پێیایدە؟ کریستال. لە ناو پایپ بوو. وتی ئەمە کریستاڵە؟ نا گوتی وەکو نەرگیلەیە ئەمن نەرگیلەم ویست بەڕاستیەوە گوتی ئەوەش وەکو نەرگیلەیە هیچ تێدا نییە. بەڵێ. ئیتر گوتی بیکێشە منیش کێشام. بەس بە هەڕەشە و ئاوە. ینی بە زۆرەوێت؟ سلاح کلاشنکۆفیشی پێ بوو لەگەڵ دەمانچەیشی پێ بوو وەڵام منی برد بۆ عقاری تر منیش ترسام و کێشام وەڵا. یەک جار کێشات؟ هەر ئەو جارە بوو؟ تۆ دەوترێت حەملت هەیە وایە؟ بەڵێ. حەملەکەت لەکوێیە؟ وەڵا ئەویش ئەو 4 کەسە مەشروبیان خوارد و هاتن بەڵام ئەو ڕاستێک نازانیت حەملەکەتی چیانە؟ نازانم بۆ درۆکەم نەخێر نازانم. حەملەکەت چەند مانگە؟ 6 مانگ و 2 هەفتەیە.